سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی جومعە هاتوینەتەوە خزمەتتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. بەڕێوەچوونی ساڵ ڕۆژی گیانبەختکردنی هومەن عەبدوڵڵاهی لە حەسەناوای سنە، پشتڕاستکردنەوەی حوکمی زیندانی ئازاد خان چەزهەر، چالاکی کرێکاری مەریوان، پیلانی تورکیە بۆ گۆڕانی دیمۆگرافیای باکووری کوردستان، ناڕزایەتی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی ئابادان، کۆبوونەوەی کۆمەڵێک لە معەلیمان لەسەر مەزاری خوێندکارانی زانکۆی تاران، لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی ڕەفسەنجان، مانگرتنی کرێکارانی 4 کارخانەی بەرهەمهێنانی چەپ و چۆڵ لە بریتانیا. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخوازی سنە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی پێنجشەممە 16 مانگی سەرماوەست، خەڵکی ئازادیخوازی سنە هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە کۆبوونەوە. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان هێزەکانی ڕەژیم گۆڕستانی بەهەشت محەممەدیان گەماڕۆدا بوو، بەڵام خەڵکی ئازادیخواز بنەماڵەی دادخوازانیان بە تەنیا نەهێشت و لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە کۆبوونەوە. بەشداربووان وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پەرشاناسیان بن. بەڕێوەچوونی ساڵڕۆژی گیانبەختکردنی هومەن عەبدوڵڵاهی لە حەسەناوای سنە. بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی پێنجشەممە 16 مانگی سەرماوەست، بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخوازی حەسەناوە هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی لەسەر مەزاریە و هەمیشە زیندووە کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بەشداربووانی ئەو مەراسمە دروشمەکانی ئازادی خوێنی دەوێت، ڕۆڵەی بوێری دەوێت، شەهید نامرێت و کاک هومەن قارەمانە شەهیدی کوردستانیان بەرز کردوتەوە. ئامادەبووانی ئەو مەراسمە مەزاری هومەنیان گوڵباران کردووە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردوێتەوە. پشتڕاستکردنەوەی حوکمی زیندانی ئازاد خان چەزهەر، چالاکی کرێکاری مەریوان. لە ڕۆژانی ڕابردوودا لە قیچواری دادگای پێداچوونەوەی سنە حوکمی زیندانی ئازاد خان چەزهەر، چالاکی کرێکاری خەڵکی مەریوانی پشتڕاست کردوێتەوە. بە پێی راپۆرتەکان دادگای ئینقلابی مەریوان بە لەبەرچاوگرتنی راپۆرتەکانی ئیدارەی اطلاعاتی و شارە، ئازاد خان چەزهەری بە تۆمەتی تەبلیغ دژی نظام لە ڕێگەی چالاکیەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 6 مانگ زیندانی تاعزیری محکوم کردووە. ناوبراو ڕۆژی سێشەممە 29 سەرماوەست بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شاری مەریوان دەست بەسەر و ڕۆژی دووشەممە 1 ڕەشەممەی 1401 بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا. بەخشینی ئەندامانی جەستەی لاوێکی خەڵکی سنە بە چەند نەخۆش. لە ڕۆژانی ڕابردوودا لاوێکی خەڵکی سنە بە ناوی ئارمان بوجار تەمەن 32 ساڵ کە بەهۆی خوێنبەربوونی سیەکانی گیانی لەدەستا بوو، ئەندامانی جەستەی لەلایەن بنەماڵەکەیەوە بە چەند نەخۆش بەخشرا و دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. بە پێی زانیاریەکان دڵ و جگەری ئەو لاوە بە چەند نەخۆش بەخشراوە و زانکۆی زانیاری پزیشکی کوردستانیش ڕایگەیاندووە کە ئەمە سێهەمین بەخشینی ئەندامانی جەستەیە کە ئەمساڵ لە پارێزگای کوردستان ئەنجام دەدرێت و ژیان بە چەند کەسی خاوەن پێداویستی دەبەخشرێت. شانی باسە کە باوکی ئارمان بوجار پاشمردنی ڕۆڵەکەی جەڵتەی دڵ لێی داوە و خۆشی مردووە. پیلانی تورکیا بۆ گۆڕانی دیمۆگرافیای باکووری کوردستان. لە ناوچەی خەڵاتی بەدلیس سەرباری سەرمای زستان کارەکانی دروستکردنی 300 خانوو بۆ تورکە کۆچبەرەکانی ئاهیسکایی بەردەوامە. بە پێی زانیاریەکان لە نێوان 3 بۆ 5,000 کۆچبەری تورکی ئاهیسکایی کە بڕیارە لە خەڵاتی بەدلیس نیشتەجێ بکرێن لە خارپێت لە هۆتێل و دام و دەستگاکانی دەوڵەت نیشتەجێکراون. دەوڵەتی تورک بۆ گۆڕینی دیمۆگرافیای خەڵات لە ساڵی ڕابردوودا بڕیاردرا بە دروستکردنی 500 خانوو بۆ نیشتەجێکردنی هەزاران تورکی ئاهیسکایی. ساڵی 2022 لە خەڵات 200 خانوو دروستکراون و 2500 تورکی ئاهیسکایی لەو خانوەدا نیشتەجێکران.
ئێستا پلانیان ئەوەیە 3500 کەس لە 300 خانووی دیکەدا نیشتەجێ بکەن. بەمەش تەنیا لەم ماوەیەدا 5500 تورک لەو ناوچەیە نیشتەجێ دەکرێت. ناڕزاتی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی ئابادان. ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەست کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەی ئابادان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی یەقدەستە دواخراوەکانیان، پەرداختی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی نیشتمایی، گۆڕانی دۆخی پیشەیی، پێدانی بۆنی کرێکاری و کارتی پێرسۆنەلی نەوت، پەرداختی وامی کەم بەهرە، بردنە سەرەوەی ئاستی یەقدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی ئیمکاناتی ڕفایی بوو. کۆبوونەوەی کۆمەڵێک لە معەلیمان لەسەر مەزاری خوێندکارانی زانکۆی تاران. ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەست کۆمەڵێک لە چالاکی سنفی فەرەنگیانی ئێران و ژمارەیەک لە چالاکانی مەدەنی لەسەر مەزاری سێ خوێندکاری گیانبەختکردووی زانکۆی تاران لە ساڵی 1332 تاویدا کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان چالاکانی سنفی و مەدەنی هاوکات لەگەڵ ڕۆژی دانیشتجوو لەسەر مەزاری قەنچی بزورگنیا و شەریعەت ڕەزەوی کە لە 16 سەرماوەزی 1332 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیمی پەهلەوی گیانیان بەخت کردبوو، کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. ڕێگریکردنی ڕژیم لە بەڕێوەچوونی ساڵگەردی سپێر ئەعزەمی لە کەرەچ. ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەست هاوکات لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی سپێر ئەعزەمی لە شۆڕشی ژینە. ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگەیان بە بنەماڵەی ئەوە میشە زیندووە نەدا لەسەر مەزاری کۆببنەوە. سپێر ئەعزەمی لاوی تەمەن 24 ساڵی یارسان خەڵکی پارێزگای کرماشان و دانیشتووی کەرەج بوو کە لە مەراسمی چلەی ماتەمینی حەدیس نەجەفیدا بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە بڕیار بوو مەراسمی ساڵ ڕۆژی گیانبەختکردنی سپێر لەسەر مەزارەکەی بەڕێوە بچێت. بەڵام ئیدارەی ئیتلاعات و هێزە ئینتیزامیەکان ڕێگەیان نەدا خەڵک لەسەر مەزاری کۆببنەوە. ئێدامی بەندکراوێک لە زیندانی ڕەفسەنجان. بەیانی ڕۆژی دووشەممە 13 سەرماوەست حکمی ئەدامی بەندکراوێک بە ناوی ئەمیر عەلی خانی لە زیندانی ڕەفسەنجان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان ئەمیر عەلی خانی پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێدام مەحکوم کرابوو. بەیانی ڕۆژی دووشەممە سزای ئێعدامیە و بەندکراوە بە شێوەی نەهێنی جێبەجێ کرا، بەڵام هەواڵەکەی هێشتا لە میدیاکانی ڕژیم بەڵاو نەکراوەتەوە. سازکردنی پەروەندەی نوێ بۆ شەکیلا مونفەرد. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە قی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی دادوەر ئیمان ئەفشاری پەروەندەیەکی نوێی بۆ شەکیلا مونفەرد ساز کردووە. بە پێی زانیاریەکان دادگای ئینقلابی تاران شەکیلا مونفەردی بە تەبلیغ دژی نظام تۆمەتبار کردووە. لە بەڵگەی کەیفەرخاستی ئەو چالاکە مەدەنیەدا هاتووە کە بەلەبەر چاوگرتنی دۆخی سیاسی و ئەمنیەتی وڵات ئەگەر حکمی شەکیلا دەرکرا پێشنیار دەکرێت کە حکمەکەی لە دەرەوەی تاران جێبەجێ بکرێت. شانی باسە کە ئەمە سێهەمین پەروەندەیە کە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بۆ شەکیلا مونفەرد لە ماوەی 3 ساڵ و نیو بەندکرانیدا ساز دەکرێت. عشکرابوونی فەسادی ئەخلاقی مامۆستایەکی بەکرێگیراوی ڕژیم لە زانکۆی ئۆهایۆ. محەممەد جەعفەر مەحەلاتی باڵیۆزی پێشووی کۆماری ئیسلامی لە نەتەوەی گرتوەکان دوای ئاشکرابوونی تاوانەکانی لە زانکۆی کۆلۆمبیا کە خوێندکارێکی بە مەبەستی پێدانی نمرە ناچار بە پەیوەندی سێکسی کردبوو لە پۆستەکەی دوورخراوەتەوە. بە پێی هەواڵێکی ڕۆژنامەی نیویۆرک پۆست، محەممەد جەعفەر مەحەلاتی مانگی ڕابردوو لەلایەن کۆلێژی ئۆبەرلینی ئۆهایۆ نێردرایە مۆڵەتی کارگێڕی نادیار. مانگی ڕابردووش دوای ئەوەی ئیدارەی زانکۆ بەو بابەتەی زانیوە زانیاریەکانی لە وێبسایتی زانکۆ پاک کردوێتەوە. ئەم دیپلۆماتکارەی پێشووی ڕژیم لە شاردنەوەی کوشتنی هەزاران زیندانی سیاسی لە دەی 60ەکاندا بەشداری کردووە. پێشتریش پشتیوانی لە فتوای کوشتنی سەلمان ڕۆشتی کردبوو. وا دووە هەواڵمەند سەبارەتە بە مانگرتنی کرێکارانی 4 کارخانەی بەرهەمهێنانی چەک و چۆڵ لە بریتانیا.
ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەست کرێکارانی 4 کارخانەی بەرهەمهێنانی چەک و چۆڵ لە بریتانیا کە کەرەستەی فڕۆکەی جەنگی بەرهەمدێنن بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فلستین دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتەکان ئەو 4 کارخانەیە لە شارەکانی بۆرنموس، لانکشایر، برایتۆن و گلاسکۆ هەڵکەوتون و ئەتحادیە کرێکاریەکانی دیکەش وەکو بەهداشت و دەرمان، معەلیمان، هۆتێلەکان، زانکۆکان و هونەرمەندانیشت پەیوەستبوونی خۆیان بەو مانگرتنە ڕاگەیاندووە. کرێکارانی مانگرت و خوازیاری ڕاگررتنی شەڕ ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی و ڕاگررتنی پێدانی چەک و چۆڵ بە دەوڵەتی ئیسرائیل. بەڵەبینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی دێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی